ئەگەر ئەم مۆندیالە بۆ ئەرجەنتینە و بە هەموو عمرم نایەمە کافتریایە بۆ سەیری مۆندیال کەم. سڵاوتان لێ بێ چاوەڕێی چیەکەی؟ چاوەڕێی برنەوەکەم وەکو 22 خەڕک نییە. نا ئەبێت زۆر ئاسایە بەلامە مۆندیالی 22 لە هەمان شوێنە باسم کردووە. مۆندیال ساڵی 2022 کە باسم کردوتم ئەم مۆندیالە بۆ ئەرجەنتینە بێت چەند پێشبینیەکیشم کرد پێشبینەکان ڕازەرچوو و لێرەشا دووبارە یەکەمەوە ئەگەر ئەم مۆندیالە بۆ ئەرجەنتینە و بە هەموو عمرم نایەمە کافتریایە بۆ سەیری مۆندیال کەم. بە هەموو عمرم وعد بێ. دەی پێشبینی شەرەکەی ئەم شەو تۆ؟ من پێشبینی 2-1 بۆ ئەرجەنتین. 2-1 بۆ ئەرجەنتین. بەڵێ. تۆ هەندێری شووی؟ قوربان وەڵای من لە ئەسڵا پرتوگال بووم. دوایەوە کە پرتوگال دەرکرا بووم بە کاڤێردێ. کاڤێردی دەرکرا بووم بە مسر. مسر دەرکرا ئەیتر یەک پیاە هاتووم بووم بە ئینگلتەرا. ئەم شەو ئیسپانیام. ئەم پیاوە خۆشەویستی منە و برای منە. لە چییە؟ برام خواخوام ئاخە ئەوە خۆشە منافەسە خۆشە لە هەموو شتێکا هەبێت. من ئەم شەو لەگەڵم پیاوە یازمەم پیاوە برای منە. من دژی با بڵێن ئینەکەی ئەوم تیمەکەی ئەوم. بە هیوام یارەکە بەخۆشی تەواو بێ و بچێتە کاتی زیادکراوە پێشبینیم وایە لە کاتی زیادکراوە بڵێم چی؟ حەزەکەی بڵێم چی؟ براکەم حەزەکەم ئەرجەنتین بیباتە لە بە خاترێم پیاوە. ساڵی ئیسپانیا بەخێر وەڵڵا دوو هەندێریەوەی تۆ هێرە قوڕەکرێ قوربە ئەی چی بکەین کاکە پرتوگالین و دەرکراین چی بکەین؟ چار نییە. ئەبێ یەک پیا بڕۆی. من خۆم بەڕەوای یەقی ناسانم لەبەر ئەوەی هاندەری وڵاتێ بووە کە شایستەیەوە نەبووە ببی بە هاندەریەوە وڵاتە. من بەدڵ بە خوێن لەگەڵ ئەرجەنتینە و دڵنیاشم سەرمان بەرسەکاتەوە. شەو ئەرجەنتین بیباتەوە چیەکەی تۆ؟ وەکوی بیباتەوە وەکو خودی خۆم ئامادەیەوەم تیا هەموو برادەرەکانمانی کە لێرەیان داوەتیان کرد. خۆبایی 15 نا بەدەر لێرە لە دەرەوە لە دەرەوە جەماعەتەوە ئەگەر ئەرجەنتین بیباتەوە میان داوەتی من نەما. ئەوەی ناوەڕاستیان وعدی $100 بیاوە. ئەوەی ناوەڕاستیان وعدی $100 بیاوە. $100 بڵاوەکرێت من دووسەیەمە بەس ئەرجەنتین بدۆڕێ. $200 وعد بێ بە تەسیرەوە $100 ئێمەگەر برمان ئینشەڵڵا. ئەکیدی شمەی خۆ دیارە شتەکە هاوارەکە. بەخواتە هەبی شاوەڕێی تۆە تازە پۆیەکەتدا خۆش بێ ناوچی بوو نەرمە نەخواردووە دوای یارێکەش بە برنەوە بە دۆڕان من لە خزمەتیانام ناویشم ساڕوێ قاورمە نەبێ نام پیاواتەوە دەرەوە لەگەڵ یارە.